ئەگۆرانیا مەخصوص بۆ شێخ ئاری خۆشەویست شێخ ئاوارە دیاری مامڕۆستەم کاکە ئاکاری مامڕۆستەم کاکە ئیبراهیم کورانی کاکە ئەحمەد بەندیان کاکە مستەفای حاجی ئادەم کاکە خەتاب مەنافی خۆشەویست و لێرەش بەیادی کاکە ئەفشین پاکاری هەتا خاشی بۆکان سڵاوی لێبێ دیارە ئەو دانیشتنە بە سێقۆڵی لەگەڵ دوو برای خۆشەویستم کاکە ڕەوان ڕێنانی و کاکە کۆسەت ئەنوەر ئەوت لێ بەیادگاری ئەمێنێتەوە یەڵا بژی کاکە وەزی سورچی سڵاو لە ڕۆژەڵاتم لەگەڵ شوێن و مەکانی ڕۆژەڵات ماڵی منە هەر هەموو شارەکانی وایە دایم بیبینم هەروە بە ئاوەدانی سڵاو لە دار و بەردی لە ڕۆڵەی قارەمانی سڵاو لە پیاوی مەرد و دڵسۆز و خانەدانی بانە و شنۆ و نەغەدا سنەی و کرماشانی بیرە شار و هەمەدان ماباتی و بۆکانی ورمێ و سەردەشت و ئیلام بەریوانی و لڕووسانی هەر من لە مانگیەکە شەنجار دەڕۆم دەکەم سەردانی بۆ گەعدە و بۆ دانیشتن بۆ حەفلە و بۆ میوانی هەرکەس ڕێزم لێ بگرێ من دەکەم پیا هەڵدانی بەڵام هەر هونەرمەندێ بیکە بەربەرەکانی من ئافەسەی من بکات دەی بڕمەوە زمانی هەچووکە مامە بێنانە ناکەوێ باسانی هەی بۆ حەزوو ئارەزوی خۆم ناڵم بەند و گۆرانی بەڵام دەبێت بە تیرێک بۆ دڵی دوژمنانی هونەرمەندی ڕۆژهەڵات کە ناوی منیان هانی یەکیانە و فەردەگووە بوو هەر ئەی بەناوهێنانی شێیە من هەر نایناسم خۆم ناکەم مەهاوشانی تۆ 250 کیلۆی هەر دەڵی گای قوربانی ئەگەر بتەقیتەوە ئەو خوایە باشەزانی یەک هەفتە دوو دەبارێ لە هەولێر و سلەیمانی هەر ئەو هونەرمەندەی تریان ناڵم ناو و نیشانی خۆ منیشم نەوتووە تۆ بۆ لێم نیگەرانی بەبێ هۆکار و سەبەب ڕێت داوە کورتانی تۆ بۆچی کێشەی خەڵکی بە کێشەی خۆت دەزانی بۆ لەسەریان بە جوابێ دیارە ژنی ئەوانی هەر شەوێک لە ماوەکەت بووم هاتمەنات بە میوانی دەبیرم ناسێتەوە و شەڵە تا بەیانی هەر من بە چاوی خۆم بینیم خەریک تلیا کێشانی تۆ داما و نەخۆشی تۆ محتاجی دەرمانی دانیشتم لەگەڵ کردی دوو بەندت نەدەزانی شەرما ساوت بۆ کردم ێسم بۆ پەشیمانی بۆم دەرکەوتۆ لاسی پێڵاوەکانیشمانی بەڵام کە گەڕامەوە بۆ هەولێر و سلێمانی سیدیەکت دەرکردم و خەریکی ژنێودانی چۆن ژنێوت بە مندا بەڕاستی بێویژدانی هەی دانیشتم لەگەڵ کردی زۆر شاک دەزانم وانی جوان گوێ بگرم برادەر تۆ لاسی منانی تۆ وەک من هونەرمەندی وەکو من شارەزانی هەر وەکو من لە شعر و بەند و کەلیمە مامۆزانی هەی تۆ هەر هونەرمەند نەبووی حەیفە بڵێ گۆرانی هەر شێغاری برای منە ماز دەکەم چاوەکانی شێغاوارم بەخێربێی بە برا گەورەی خۆمزانی بۆ دیاری مامەڕاستم پێم خۆشە پیا هەڵدانی بۆ ئاکاری مامڕۆستم ئەنچە ئەخۆی نەگاری بۆم بڵێ کۆسەت ئەنوەر بەزوود لەگەڵ ڕێنانی گوێت لە من پێپێلانە برام زۆرت پێگەیان زۆرێکەن بە ناوی تۆ ئێستا لە ساحەکەیان بە ناوی تۆ خۆش دەکەن بازاڕی گەحدەکەیان
نەکەی گوێیان بۆ بگری بۆ پەیام و قسەکەیان ئای ئەمانەیەت ڕادەبینم بڕۆی بۆ شارەکەیان هەر خۆت بەتەنیا بڕۆی بۆ ناو پایتەختەکەیان بە یەک پەنجە دەتوانی ڕابکێشی گوێسکەیان لێت ڕادەبینم بڕۆی هەتاکو بەردەرگەیان ئەی بەڵام خواردنی شیرنین ئەوان دەخوێن بەسەیان ئەی کوا لە مستەوەی فەرەن بخوا پێ بڵێ کامەیان ئەی کوا لە مستەوەی فەرەن بخوا پێ بڵێ کامەیان بێ نرخم بێ بایەخن بە وێنەی پارەکەیان هەر وەقەتینی دەڵێن ئاوایە قسەکەیان بەعری گەورە پیس نابێ بەخوا بەدەوی سەیان ئەی دانیشتی شێخاریە هاتوو بە کۆڕەکەیان شێخاری پایەدار بێ بە گەورە و بە گسکەیان بەنجی شێخ ئاوارەیە ئەوڕۆ هاتوو مەلایان لەگەڵ فەرمان و کۆسرەت خۆش دەکەم گەعدەکەیان یاڵە هەیە و پەیامە ژەنێرم بۆ هونەرمەندی ڕۆژەڵات بۆ وانەی لە دوورەوە کە بەس پشە پشت دەکات هەی ئەوانەی کەس نێویاندا گوێ بگرن جوان بەکەی هات ژنێودان بۆ یەکێکا کەوانەی بێدەسەڵات هەی باشە بۆ ئێوە نایەن فەرمان هەزار کەڕەت هات هەی باشە بۆ ئێوە نایەن فەرمان هەزار کەڕەت هات کۆشنەوە بۆ مەهاباد کۆسەتیش لەگەڵی هات هەی سەد جار لەگەڵی هاتووم بۆ شنۆ بۆ مەهاباد بۆ کەسان حازر نەبووم گەعدەمان لەگەڵ بکات من هیچ حەقی خۆم ناکەم مەیدانەوە دەردەکات کامەتان پیاو بێ بابێ جمهور با بڕیار بدات هەی کامەتان پیاوە بابێ با جمهور بڕیار بدات شەربی ئەگەر من بەزیم بە دوور بێ لە کلامەت تاماوە کۆسرەدان وەر تەرکی گۆرانی دەکات بەڵام مەگەر ئەو بەزی کۆسرەت پەتی لەم لەکات بە باشوورای ژێڕم ئەبێ حەبە حەب بکات هەی بە باشوورای ژێڕم ئەبێ حەبە حەب بکات هەر کات هاتن بە خێرێن حەزرم 24 سەعات هەی چون گەعدەی شێخاریە کۆسە دەم شەوەی دەکات سڵاو لە شێخاوارە ئەو خۆیە لەمنی نەکات بۆ دیاری مام ڕۆستەمات چاوی منە هەموو کات لەگەڵ ڕێنان و فەرمان کۆسەت گەعدە ساز دەکات هەزار سڵاویان لێبێ کۆسەت چاویان ماز دەکات قوربانە بم بژین الله هاي خوايا كردستانكم دور بيلا فاتوا دور بيلا خمو دردوش يا شوكار ساتوا هاي كردستاني شوار بارشا بشار ودي هاتوا شوي بقرن بو بيلانا ودوبارا هاتوا هيا ما منوسي بطلشي فرلا خموماتوا بونر منداني باشور تاشبو بيرم هاتوا زور قليم الليلانا لم داتو لم ساتوا كسر بشتان نقرتم تادل ما وخواتوا يقدس خوشين بونهات قراينا موشاتوا كسر نتان والفرمان وشاخان بدواتوا وكو بلاد وصين يمن لبناتوا سلفك ردين بيامي ناد الروج هلاتوا كوم الله قصي كتبو يا اوي بيركاتوا أنا هيس هنرمندي نبو بوين الجواب داتوا
ئەی فەرمان بوو لە جێیەوە جوامی وڵامی باتەوە ئەی چونکەم دێنانە مەردا قسەر لە کەس ناخواتەوە ئەی پیاومەوێ بەرامبەر من دەنگی بەرزی کاتەوە دەم و زمانی دەبڕم نایەڵم دەمکاتەوە پێوتم مەیدانم هەرگیز بە ساقی ناڕواتەوە کارێکی وای پێ دەکەم لە دنیا دەنگ باتەوە لە ترسی من شەوانە بەبێ خەو ڕۆژکاتەوە هەی خینەتم دیاریە خوایە خەڵاتە لەو زاتەوە هەی گەرسەی فەخرەتی پیاوە دیسا خۆی دەرخاتەوە دەڵێ بێلانە ڕۆشت و ترسا و نەهاتەوە دڵنیا بە سەد جارتر ئێمە ڕۆژ هەڵاتەوە دەرمەندانی باشووریش کەس خۆی دوور نەخاتەوە زانیم تەنیا کاک ڕەوان یادی من دەکاتەوە کاکە ڕەوان ڕێنانی برای منی لەم کاتەوە بۆیە منیش خۆشحاڵم دانیشتم لە لاتەوە دانیشتم لەگەڵ کردی بە هیواواتەوە ئەگەر هەڵمەت منتکیش بۆمان بڵاو کاتەوە هەی دڵنیام بەخش دەکرێت لە هەزار قەناتەوە هەی شێخاوارە دەدوێنم باش ببیرم ماتەوە هەرچووکە شێخاریمە دێڵم لە پەناتەوە هەرچووکە شێخاریمە دێڵم لە پەناتەوە یا ڕەبی خەم و خەفەت دوور بێ لە باڵاتەوە دوور بێ لە باڵاتەوە گوێگرە کاکی هونەرمەند گوێم ڕاگرت لەو پەیامەت تۆ سەلامت کرد فەرزە جوابدانی ئەو سەلامەت مادەم پەیامەت ناردووە بیکرەوە ئەو وەڵامەت شەرتە لێو دەبمە ڤایرۆس تووشتان دەکەم هەڵامەت عینە خاوەن شەخشیاتی ناشەڕەف لە کەڕامەت گەر خاوەن ئەو سێنی ئەی باس بکەم لە کامەت شکانی من نابینی قەت ناگەی بەو مەرامەت واز بێنە با واز بێنم بڕۆ حیزی و سەلامەت ئەی بەخوا پێم هونەرمەند بای دەمکردە ڕۆژی قیامەت ئەی کاکە فەرمان بێلانە سڵاو لەو هەیبەت و سامەت ئەی لێیدا مامۆستا دیار دەخوێنم لەو مەقامەت دانیشتی شێخاریە ئەوە بۆی دڵێم تایبەت کاک شێخ ئاوارە ملایە دوژمنی دەکەم لە دلت ئەوە ڕێنانی دەیڵێ لەگەڵ فەرمان و کۆسرەت ئەوە بۆ جاری دووەمان پێیامە شێخاری گوێ لێوێ یا بێ و بێ بۆ ئێرە نەهاتی ژەرەچی کێشەوانی ئێمە هەیەم بەندەم تایبەت دەکەم بە باسێکی هونەری جاران نەما بووە بە یادەوەری هەی نەماوە کاری جوان و ئیبداع و تازەگەری هونەر تەواو شێواوە دەڕوا بەرەو خەتەری گوێک لە سەید فەخرەدین بە حساب هونەر پەروەری هەی تۆ بۆ هونەر هەر خەم و دەرد و کێشە و زەرەری هەی پەیامێکت ناردووە خۆت لێ نەکەی بێبەری بۆ هونەرمەندانی باشوور لەم سەر هەتا و سەری ئەو کێشەی دروست کرد زۆر پرسە چارەسەری پیاودی دەبێ دانیشی لەگەڵ کۆسرە دەنوەری هەی پیاوی دەبێ دانیشی لەگەڵ کۆسرە دەنوەری من دەبێ بۆی بخورێنم لە کێشە دەخورێ سەری دەبێ سووک و ڕسوای کەم لە لای گوێگر و بینەری هەی دەبێ حەشای لێ بکات دۆست و هاوڕێ برادەری دەبێت بیکەم بە فلیم لە لای ماڵ و هاوسەری گوێگرە سەید فەخرەدین هەم بێعقلی هەم کەری خۆ فرۆش و هونەر فرۆشی تۆ هەر کۆی لەو نۆکەری هەی تۆ سووک و هیچ و بوچی تۆ هەر بەناو بەشەری هەی کەسی سووکیش لە لای من سووکیش لە لای من نابم بەڕ ڕکابەری پێویست ناکە
بکا باست کم تو خۆسوک و قەشمەری چون گەعدە شێغاریە یەکی بێ ڕکابەری هەی چون گەعدە شێغاریە یەکی بێ ڕکابەری لەگەڵ شێغاوارەیە بۆی دەڵێم تاجی سەری بژی مامە ڕێنانم دەڵێم بە مختەسەری لەگەڵ فەرمان بێلانە وا دەیڵێن سێ نەفەری ئەوان پەیان دەنێرن لەم سەر هەتاو سەری هەی دەبا پەیان بنێرن بە ماڵە پێغەمبەری سەد موشەکیش بنێرن بە بنی کۆزرە دەنوەری هاي خدايا هاوار بوتو خدايا دڵتەنگ و بێتاقەتم خەمەم زۆر لە دڵدایە هەر ژیان یەکجاری گۆڕا زۆر تێکچوو ئەم دنیایە بێ قیمەت بە قیمەتە بە قیمەت بە بەهایە هەر زۆر شتماوە بیبینین جاری هەر سەرەتایە کەسی دڵسۆز زۆر کەمە کەم کەس جێگەی بڕوایە هاوڕێژ هەیە دڵسۆزە زۆر دڵسۆزر لە برایە هاوڕێی وەکو شێغاری شێر و هەموو ئاسایە ئایا تا ڕۆژەی دەمرم فەران لە خزمەتدایە بەڕۆح و گیان لەگەڵتم نەک بۆ پارە و سەرمایە شێغاری شێغاوارە لێک لە بنە و دووبرایە هاوڕێیەتی لەو زۆرە جێگەی وەسف و سەنایە چەند ساڵە هاوڕێیەکن ئەو دوو کوڕم بە وەفایە بوونی هاوڕێی لەو جۆرە ورە و پشت و پەنایە سەد دانیشتم بۆ کردوون هێشتا هەر سەرەتایە هەی سەتی تریان بۆ دەکەم گەرمێنم لەم دنیایە هەریادێک لەو هونەرمەندە ئوستادە مامۆسایە مامە سالاری زیبات نەرمەندە بە توانایە هەی دەنگ و شعر و هونەری ناوازە و بیاوتایە بەقەدەر سەد هونەرمەند لە هونەر شارەزایە ئەو سڵاوە دەنێرم هەتا ئەو ئەڵمانیایە ئەو شەو دڵم زۆ خۆشە چۆن ڕێنانیم لەلایە خۆم بڵێ مامە کۆسرەت ئەو بەندەی نەوترایە سولاکیەکە زۆر مەردن شێرە پیاوە تێدایە هەر یادی ئەوشین باکاری وا لە ڕۆژهەڵاتدایە ئەوشینم زۆر خۆش دەوێ بە من و شێخم برایە ئاکاری مامەڕۆسم لەو کاخەزەن نووسرایە بۆی برایم کورانی چی بورانی دنیایە بۆ کاک ئەحمەد بندیان بۆ کاک ئەحمەد بندیان مەشهوورێکیش دنیایە ئەکڕۆی حاجی ئادەمیش سەروەرم مستەفایە بۆ کاک خەتاب مەنافە فەرەت لە خزمەتدایە گوێ بگرە مامە خەتاب هەڵت ناگرم بۆ دوایە چی شاوی پێت هەڵایە شیرینە نامبەرێک دەسناکە هەرچی لەسەر گەردوون بێ لەو ژیانە هیلاکە ژیان زۆر بێقیمەتە بەجوانی تەماشاکە هەوڵدان بۆی پێویستە بۆی هەوڵ دەقەیناکە عەیەتا ئێوارە بەنوای هەروێکی عەڵەڕاکە بەڵام پێویستی نییە کەس بۆی بۆ ژیان ڕشواکە دنیا گەلێک بەرینە بەڵام کورتەمەوداکە عەیە و تەمەنەی تۆواتە لە حەفتای تێپەڕناکە ئینسان دەبێ مەربێتن دەبێ دوور تەماشاکە کاری باشە دوای کەس بەقرە بە باسی ناکە بەندی من نەسیعەتە بەس خەڵک بەقسەم ناکە ئەیە گوێ بۆ ڕادەگرێ بەس عەمەلی پێ ناکە ئەی بۆ سەید فەقرەدینە ڕێنانی بەڕێی دەکە ئەی دەڵێ گەعدەی چی دەکە بۆ قورحانە ڕاست ناکە لە فەرمان مامە کۆسرەت گەعدەی
سيدا قناكا رينانيش بدو ساعات مكينة كي صافناكا ليدا ديار هوليري عتا قشتي كيساكا دانشتي شخاريا وايق ليم لينكا عي روان هي باليسانا شخاري سلاوكا خوشنا ولي راد بينم لقل دنيا صردكا عي خوشنا وهمو دنيا صابو دشمناكا عي صلصلا ولا الشيخ وارد وايق ليم لينكا عي يا كريم امرو سمي دصانم قل ساكا بوي برايم كوراني وايق ليم لينكا احمد بنتي يا ناتوا او الروان سوتيكا بو مصطفى عزيا نلينا وامتناكا عي كواني خطاب مناف لقش دنيا بيباكا كعكف شيني باكاني روان ناوي تيدكا عي لقل فرما بيلاني استاذا قل ساكا عي تاز عمليات بيوا او خدايا باشيكا اي هنر بي او هديوا او خوايا دوري نكا اي ما مكوست انورم راسي تبا خيساكا ما كوست ليريا لبندا ترسناكا اي ديار وريبوار نيدان دبابا بمبدوشكا عيو شو تصوير مادكا كعكا هالمدماتكا كعكا هالمدماتك لهولي الرقم يكا هي تجي كاكا الروان تجي كاكا الروان ريناني شاماني هيا زيز بوشي يزنا كي ضلم شندم ماندوا هيا وضلي كبناها صجارة قريان دوا هاي دلتونا جيني نما اوان در شكان دوا هر بزور لي ددا وشكتو ماندوا هاي شاوم قد ناشية خود لي زران دوا هاي دوري للرادة درشو اوان داي خيان دوا هاي قد لو كسر خوش نابم كتوي اليوم ستان دوا فكوتشو خيانة جيان من سلطان دوا كوشكو هيوا وآوات بسر مارو خان دوا هرشي خوش يليد بردم خمد بيم ناسان دوا راستا من توم لدستا توش من الدوار دوا هاي شون قاعدة شغاليا وسردم شواتوا هاي تايبت وشي غامارا بيم نضيبيري شوا ودياري ممروستما يا وانا قوربوا وقاري ممروستم اودارو بروا هاي كاق ابراهيم كوراني بيم نضيبيري شوا هاي بو احمد بنديانا او بندم جود كردوا هاي دار بيك احمد وتصويري كردوا لخزمتي داهما يم نضيبيري شوا جد لي بي ماما اري قرب يام يا نردوا هاي جد لي بي ماما اري قرب يام يا نردوا فرمان بيلا نجديلي نرمن دي سركودوا قد جوابي مداروا فرمان او فردقوا هاي قد جوابي مداروا فرمان وفردقوا هاي فرمان وفردقوا قربانة بمكاكا كروسيكي برامو غناني جيان قربانة بمكاكا روان هربشي دستان خوش